سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵا، من ئەمیر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. هەروە خۆشان ئاگادارن ئەم بەرنمەیە هەرجارێ و بە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر پێشکەش بەوەی خۆشەویست دەکرێتی وادارین کە کاتان هەبێت تا بە کۆتایی ئەم بەرنمەیەش هاوڕێمان بن. باوانەکەی باوم هێزووە ناوم، باوانەکەی باوم هێزووە ناوم، ئەو تیرەی هاوێشتێت لە جگەری داوم، وەی لە جگەری داوم، وەی لە جگەری داوم. سەوزە لە باژێر بێ دەبا دەست بەزێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. سەوزە لە باژێر بێ لە شاری هەولێر بێ، دەبا دەست بەزێر بێ هەر تۆمەوێت تۆ. سوەیمانی خۆشەجان خاچی باپیرایە، سوەیمانی خۆشەجان خاچی باپیرایە، زەڵم و سەرچنایەر خۆش و دڵگیرە، وەی خۆش و دڵگیرە، ئەی خۆش و دڵگیرە. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. بابچینە سەیرانگای شیر وەنەوشە، بابچینە سەیرانگای شیر وەنەوشایە، یاری چاو زوایان بۆنی چە خۆشە، وەی بۆنی چە خۆشە، وەی بۆنی چە خۆشە. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. بابچینە سەیرانگە فەسلی بەهارە، بابچینە سەیرانگە فەسلی بەهارایە، کوڕ و کچۆنای بۆی چاوەنوارە، وەی بۆی چاوەنوارە، وەی بۆی چاوەنوارە. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ.
هەیدە بادەز بەزێر بێ سەوزە لە باژێر بێ لە شاری هەولێر بێ هەر تۆمە بێت تۆ. بینەرانی ئازیز، سەرەتای بەرنامەی ئەم هەفتەیەمان بە کورتکراوەی بابەتێک دەست پێ دەکەین سەبارەت بە هۆکاری زۆربوونی دیاردەی خەمۆکی واتە ئەفسۆردەگی لە ناو ژناندا. پێش هەموو شتێک پێویستە باسی ئەو حەقیقەتە بکەین کە کۆمەلگای ئێران بەگشتی کۆمەلگایەکی ناشادە. یەکەم هۆکارێک کە کاریگەری لەسەر کەمبوونەوەی شادی لە کۆمەلگای ئێراندا بووە ناسەقامگیری ئاشکرا و دیار لە بارودۆخی ژیان و بەڕێوەچوونی خەڵکدا وە قوڵتر بوونەوەی کە لە نەچینایەتەکانە کە ژیانی خەڵکی زەحمەتکێشی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە. ئەم ناسەقامگیریە یان بەواتایەکی دەقیقتر ئەم دژواریە لە دابینکرانی پێداویستیە سەرەتاییەکانی ژیاندا بۆتە هۆی ئەوەی کە زۆر کەس تووشی هەستنەکردن بە ئەمنیەت لە ژیاندا دڵە ڕاوکێ و نیگەرانی بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خۆیان و بنەماڵەکانیان بن. دڵە ڕاوکێ لە ژیاندا کە ئاکامی ئەم بارودۆخە واتە سیاسەت و کردارەکانی ڕژیمی حاکمە لا درێژماوەدا بارودۆخێک لە هەموو بنەماڵەیەکدا شکڵ پێدات کە ڕاستەوخۆ نەک هەر شادی و نیشاتیان تێدا لە نێو دەبات بەڵکو خۆی دەبێتە زەمینە خۆشکەری گەلێک کێشە و گرفتی کۆمەڵایەتی. لە کۆمەلگایەکدا کە ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی تێیدا هەموو ڕۆژێک پێشێل دەکرێت، کۆمەلگایە کە تێیدا هەوڵ ئەدرێت توندوتیژی بکرێتە فەرهەنگێکی گشتی، کۆمەلگایە کە نیوەی دانیشتوانەکەی واتە ژنان لە مافی تاکە کەسی و کۆمەڵایەتیەکان بێبەشن، کۆمەلگایە کە گرتن و زیندانیکردن، ئێعدام و ئەشکەنجە و ئەزیەت و ئازار ڕواڵەتێکی ئاساییە، نابێت لە نەبوونی شادی تێیدا تووشی سەرسوڕمان بین. ڕژیمی سیاسی حاکم کە شادیکردن و خۆشەویستی و محەبەت و ئەوینداری بە تاوان دەزانێت، گومانی تێدانە لە درێژماوەدا فەرهەنگ و شێوەی ژیانی جێی سەرنجی خۆی بە شێوەی جۆراوجۆر لە کۆمەلگادا پەرە پێ بدات و کاریگەریەکی وێرانگەر لەسەر سەقامگیری ڕۆحی و دەرونی کۆمەلگادا دنێ کە سڕینەوەی شادی لە ژیان یەکێک لە ئاساوەرەکانیەتی. دوای ئەم باسە گشتیە پێویستە بە تایبەت تێش بخەینە سەر دیاردەی خەمۆکی و شادی لە نێو ژناندا. ژنان هەم بەهۆی فیزیۆلۆژی ئەندامیان و هەمیش بە هۆکاری کۆمەڵایەتی زۆر هەستیارتر و ئاسیبپەزیرتر لە پیاوانن. لەم ڕۆژانەی دواییدا ڕاگەیاندنەکانی ئێران ئاماری نەخۆشیە ڕۆحی و دەرونیەکان بڵاو کردەوە کە وێنەیەکی جێگای نیگەرانی لە بارودۆخی کۆمەلگای ئێران پیشان دەدات. بە پێی راپۆرتی وەزارەتی بێداشتی ئێران 20% جەمعیەتی ئێران گیرۆدەی کێشەی ڕۆحی و دەرونی. سێبەری خەمۆکی بەسەر ژنان زیاتر لە پیاوان قورسایی دەکات. 25% ژنان تووشی جۆرها نەخۆشی و خەمۆکی و دڵە ڕاوچێن. بەو پێی کە ژنان یەکەم کەسانێکن کە وەک دایک وەڵام دەرەوەی پێویستیەکانی منداڵن، تەندروستی ڕۆحی و دەرونی ئەوان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سڵامەتی و ڕۆحی و دەرونی منداڵەکانیان و تەنانەت سڵامەتی و تەندروستی کۆمەلگادا هەیە. جگە لە هۆکاری هۆرمۆنی و کاریگەریەکانی بە تایبەت ژنان، لەوانە دەورانی بلوغ و پێگەشتن، دەورانی دووگیانی، دەورانی دوای منداڵبوون یان یایسکی، نەبوونی متمانە بەخۆ، هەمووی ئەمانە ڕیشە و بنەمای زۆریەک لە خەمۆکیەکان بە ئەژماردن. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی سەرڕای ئەوەی کە کچان لە بوارە جیاجیاکاندا توانایی و لێهاتووەکانی خۆیان پیشانداوە و بۆ نمونە دەرسەدێکی زۆر لە خوێندکارانی زانکۆکان پێکدێنن، هەروە لەگەڵ هەڵاواردنی زاڵ بەسەر بنەماڵەدا بەرەوڕون و زیاتر لە کوڕان لەلایەن دایک و باوکیانەوە ئەزیەت و ئازار، توندوتیژی، کۆنتڕۆڵ، سوکایەتی و بێڕێزیان پێدەکرێت. زۆرترین نیشانەکانی خەمۆکی لە نێو ژناندا لە دەستپێکی دەورانی بلوغ و پێگەیشتن دەبینرێت. کاتێک کە دەورانی منداڵی تەواو بووە وە کچێک دەچێتە قۆناغێکەوە کە بە شێوەی جددی بەرەوڕووی چاوەڕوانیەکانی بنەماڵەکەی دەبێتەوە، بەرەوڕووبوونەوەی تازەلاوان لەگەڵ قەیرانی شەخسیەتی و گۆڕانکاری جسمی، سەرهەڵدانی مەیلی جنسی لەلایەک و تەسەووری جیابوونەوە لە بنەماڵە، دەستپێکی ژیانی سربەخۆ و بڕیاردان لەسەر داهاتوو لەلایەک دەتوانن تێپەڕبوون لەم قۆناغی ژیان سەختتر و دژوارتر بکەن. بۆ پێی کە ژنان و پیاوان
لە بەیانکردن و دەربڕینی هەستەکانیان لەگەڵ یەک جیاوازن. کاردانەوەی کە لە بەرامبەر گوشارە دەرونیەکاندا لە خۆیان پیشانی دەدەن یەکسان و بەرابەر نییە. لە حاڵێکدا کە کوڕان زۆر جار نیگەرانیەکانی خۆیان با جنێودان و تووڕەبوون وەڵام دەدنەوە، بەڵام زۆربەی کچان لە بارودۆخێکی هاوشێوەدا تووشی خەمۆکی دەبن. تەجروبەی ئازاری جنسی، توندوتیژی، بێڕێزی و دەستڕێژیش کچان تووشی خەمۆکی دەکات. مردنی زۆر بە زووی دایک یان هەبوونی دایکێکی خەمۆک ئەگەر تووشی بوونی خەمۆکی منداڵانی کچکە ئۆلگویان دایکیانە زیاتر دەکات. کەم تەرخەمی و سەرنج پێنەدانی دایکێک کە لە خەمۆکی ڕەنج دەبات متمانە بەخۆ کەم دەکاتەوە و لەوانەیە لە کچەکە ژنێک دروست بکات کە بۆ خۆی هیچ بایەخ و ڕێزێکدانەنێت. کەمبوونی متمانە بەخۆ لە نێو ژناندا دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە لە خۆی تەسەورێکی مەنفی هەبێت. هەموو ڕووداوەکان پێکەوە گرێ بدات و لە کۆتاییدا تووشی جۆرێک داماوی ببێت. ئەم هەست بە داماویە کە بە شوێنەی دەست پێ دەکات دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشی خەمۆکی. کەسی ئەفسوردە و خەمۆک زۆر جار خۆی بەبێ ئەرزش، دنیا بەبێ هیچ و پوچ و دواهاتوو زۆر ڕەش و تاریک و ئاڵۆز دەبینێت. هێندێک جار دەبێتەوەی ئەوەی کە خودی ژنەکە خۆی بە هۆکاری ئەم جۆرە ڕەفتارانە تاوانبار دەکات و بە لۆمەکردنی خۆی هەرچی زیاتر تووشی خەمۆکی دەبێت و ئەمە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی کاریگەری لەسەردادنێت. هێندێک لە ژنان دوای ئەوەی کە منداڵیان دەبێت تەنیا وەکو دایک هەموو کاتیان بۆ بەبارهێنانی منداڵەکان تەرخان دەکەن. بەم پێیە ژیانی ئەوەندە دەرگیری منداڵ دەبێت کە تەسەوری درێژەدانی پەیوەندیان بەبێ منداڵ یان منداڵەکانیان ناممکن دەبێت. ژنانێک کە ژیانیان تەنها بە ماڵداری و منداڵداری تێپەڕ دەبێت بە گەورەبوونی منداڵەکانیان و ڕۆشتنی منداڵەکانیان و تەسەوری ئەوەی کە چیتر کەسێک پێویستی بە ئاگاداری و حزوری ئەوان نییە لەوانەیە تووشی خەمۆکی و گۆشەگیری ببن. ئەو دایکانە دوای ئەوەی کە منداڵەکانیان دەڕۆن حەز دەکەن هیچ سوودێکیان بۆ دەوروبەرەکانیان نییە و کەسایەتیان تێک دەشکێت. هێندێک لە کارناسان لەسەر ئەو باوەڕن کە هۆکاری خەمۆکی زۆر یەک لە ژنان تەنیا تێکچوونی باری دەرونیان نییە، بەڵکو لە ژیانی ڕۆژانەیاندا دڵەڕاوکیان هەیە و هەمیشە نیگەران و پەشێون. بەرپرسیارەتی کاری ناوماڵ و پێڕاگەیشتن بە منداڵان یان بە ساڵاتچوان بارێکی قورسە کە زۆربەی هەرە زۆریان کەوتوەتە ئەستۆیان. ژنانێک کە بەبێ هاوسەر و بە تەنیایی ژیان بەسەر دەبن دەبێ وەڵام دەرەوەی پێویستیە عاتفی و مادیەکانی منداڵەکانیشیان بن و زیاتر لە خەڵکانی دیکە حەز بە داماوی و ماندوێتی دەکەن و ئیمکانی خەمۆکی تیاندا زۆر بەرچاوە. لە نێو ژنانی شاغڵیشدا دەستەیە کە نەیانتوانیوە لە نێوان ژیانی خانەوادەگی و شوقلیاندا تەعادل و هاوسەنگی پێکبێنن زۆر جار تووشی ناومێتی و بێهیوایی دەبن. بەداخەوە دابەش نەکردنی کاری ناوماڵ لە نێوان ژن و پیا و کەوتنە ئەستۆی ئەم کارانە بەسەر ژندا بەشێکی گەورە لە بەرپرسیارەتی خانەوەدە و بارهێنانی منداڵان دەخاتە ئەستۆی ژنان کە دوای ماوەیەک ماندویان دەکات. ئەم ژنانە لە کۆتاییدا لەوانەیە بەو ئەنجامە بگەن کە ئەرکی خۆیان بەو شێوەیە پێویست بەجێ نەگەیاندووە و لە کۆتاییدا هەست بە گوناح و ناڕزایەتی دەکەن. هەندێک جار خەمۆکی نەتیجەی ژیان لە فەرهەنگێکدایە کە تێیدا گوێڕایەڵی لە دایک و باوک ڕوون نییە و سەرڕایەوەی کە کەسەکە تەمەنی لە سەرەوە بێت دەخاڵت لە کاروباری شەخسی و تاکە کەسیدا وای لێ دەکات کە تا ئاستی منداڵێک نزمی بکاتەوە. باشترکردنی شرایەتی ئابووری، ئەمنیەتی پیشەیی، بارودۆخی گونجاوی شۆنی کار و پشتیوانیە کۆمەڵایەتیەکانیش بە تاکید دەبنە هۆی دابەزین و کەمبوونەوەی ڕێژەی خەمۆکی لە نێو ژنان و پیاواندا. دەستەبەرکردنی عەداڵەت و بنبەرکردنی هەڵاواردنی جنسیەتی چ لە شوێنێکی بچووکی وەک بنەماڵە و چ لە کۆمەلگادا دەتوانێت پێش بە سەرهەڵدانی توشبوون بە نەخۆشی خەمۆکی بگرێت. سەرەڕای هەمووی ئەمانە پێویستە خەمۆکی وەکو نەخۆشیێکی دەرونی بەڕەسمی بناسرێ و کولتوری چوونە لای پێشکی دەرونی جێبکەوێ و کەس خۆی لە چوونە لای دکتوری پسپۆڕی ئەو بوارە حتمەن دوور نەگرێت.
juste doucement. La vie aurait un goût sucré, une chanson ou deux, un ukulélé. Pas de stress, je me laisserai aller au gré du vent. Pourquoi tu run, 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 never stop? Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, 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 never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, 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 never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, 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 never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Pourquoi tu run, run? Pourquoi tu run, run? Pourquoi tu run, run? Pourquoi tu run, run? Yeah, run, run. Pourquoi tu run, run? Pourquoi tu run, 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 run? Pourquoi tu run, 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 never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Mais tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, 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 never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely, you only. Lonely, lonely, so lonely, lonely. هاوڕێکی ئەم بەرنمەیەمان نووسیوێتی کە چەند ڕۆژ لەوە پێش لە وتارێکی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا باستان لە ئێعلامیەی جیهانی حقوقی بەشەر کرد. دەزانین کە ئەو بەیانیە لەلایەن دەوڵەتانی سەرمایەداریەوە پەسەند کراوە. بۆچی لە تەلەڤیزیۆنی ئێمەوە ڕێز لە ساڵڕۆژی داهێنانەکەی دەگرن؟ هاوڕێ بەڕێز، زۆر سپاس بۆ نامەکەت وە بۆ محەبەتەکانت. دەزانین کە ئێعلامیەی جیهانی حقوقی بەشەر کە کردەوەیەکی دەکاتە جارنامەی گردوونی مافی مرۆڤ وەکو کاردانەوەیەک بەرامبەر ئەو جنایەتانەی لە شەڕی جیهانی دووهەم ڕوویدا بوو. ئەو جارنامەیە وەکو یەکەم پەسەندکراوەکانی پەسەند کرد. لەگەڵ ئەوەی زۆربەی دەوڵەتانی دنیا ناوەڕۆکی جارنامەی گردوونی مافی مرۆڤیان مۆر کردووە و دانیان پێداناوە و تەنانەت لە یاسا بنەڕەتیەکانیان خۆشیاندا گونجاندویانە، بەڵام بە بەردەوامی ئەم مافە لەلایەن زۆربەی ئەو دەوڵەتانەوە ئەو مافانە پێشێل دەکرێت و ڕێکۆردداری ئەم پێشێلکاریە لە دنیاشدا کۆماری ئیسلامیە. جارنامەی گردوونی مافی مرۆڤ لە ڕاستیدا بەرهەمی خەباتی لێبڕاوانەی خەڵکی ئازادی خواز و عەداڵەت تەڵەب و پاشەکشەی دیکتاتۆریەتی سەرمایەداری بەرامبەر بەم خەباتەیە. بۆ هەر خاڵێکی ئەم جارنامەیە ساڵانێک خەبات و فداکاری کراوە و قوربانی بۆ دراوە. ئەم جارنامەیە لەگەڵ ئەوەی بنەما سەرەکیەکانی نظامی سەرمایەداری نەبردووەتە ژێر پرسیار و بنەمای چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسانی محکوم نەکردووە، بەڵام هەر لەم ئاستەشدا دەستکەوتێکی خەباتی ئینسانە لە پێناو دەستەبەرکردنی ئازادی لەم سەردەمەدا و ئێستاش تەنانەت لە پێشکەوتوترین وڵاتانی سەرمایەداریدا بۆ بەکردەوە دەرهاتنی بە تەواوەتی ئەم بەڵگەنامەیە پێویستە خەبات و مبارزە بکرێت. 57 ساڵ لەوە پێش جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لەسەر وێرانەکانی جەنگی جیهانی دووەم داڕێژرا تا بەڕواڵەت بنەمای نوێی جیهانێکی تێدا دەژین دابڕێژن کە سوکایەتی بە ئینسانەکان تەحمل نەکات. ئێستا کە زیاتر لە نیو سەدە بەسەر تەوابوونی جەنگی دووەمی جیهانی و پەسەندکرانی جارنامەی گردوونی مافی مرۆڤدا تێدەپەڕێت، لەوانەیە شاهدێکی زیندوو نەبێت کە باسی جنایەتەکانی ئەو شەڕەمان بۆ بکات. بەڵام ڤیێتنامیەکان، بوسنایی، عێراقی، سومالیایی، ڕواندایی و ئێرانیەکان و هیتر شاهدانێکی زیندوی دیکە هەن کە تا پێمان بڵێن کە ئەو کاتەی تەنیا مناڵێکی کەمتەمەن بوون چۆن بە دەستور و ئیرادەی هەر ئەو کەسانەی کە ئەو جارنامەیان پەسەند کرد
چیان بەسەر هاتوو بە شێوەیەک شار و دێهاتەکانیان بۆم بوو گول لە دابێژرا و چۆن خوشک و برا و دۆست و کەسەکانیان لە پاڵ دەستیاندا خەڵتانی خوێن کران. هێشتا لە زۆربەی وڵاتانی دنیادا سەرەتایترین مافی ئینسان کە مافی ژیانە پێشێل دەکرێت. تەنانەت جارنامەی جیهانی مافی مرۆڤیش باسێکی لە پێشێلبوونی مافی ئینسانەکان لە ئاکامی برسێتی، قاتی و قڕی، جۆرها نەخۆشی واگیردار، بازرگانی سێکس و گیرۆدەبوون بە مادەی سڕکەری تێدا نییە. سەرڕای دەرچوونی ئەم جارنامە نێونەتەوەیەش هێشتا مافی ژن لە زۆرێک لە وڵاتانی جیهان نێوەی پیاوە. حەقدەستی ژنان بۆ کاری یەکسان لە پیاوان کەمترە. تەنانەت لە هێندێک لە وڵاتانی ئیسلامیدا ژن مافی ماشێن لێخڕینیشی نییە. هێشتا مناڵ وەکو ئینسانێکی تەواو حسابی بۆ ناکرێت. هێشتا نەتەوەگەلێکن کە لە مافی چارەنووسی خۆیان بێبەشن. هێشتا وڵاتانێکن کە تیاندا سزای ئێدام بەڕێوە دەچێت. هێشتا بیر و باوەڕی ئەم و ئەو دەکەوێتە ژێر زەڕەبینی دەوڵەتەکانەوە و دینداری و بێدینی مەعیار و پێوانەیە. هێشتا هەڵاواردنی ڕەگەزی و تەنانەت ئەشکەنجە لە زۆربەی وڵاتاندا پاساوی یاسایی هەیە و هێشتا تیغی سانسۆر دژ بە ئازادی ڕادەربڕین و چاپەمەنی لە کاردایە. هەر ئەم بڵنگویانەی کە ئەمڕۆکە گویا داکۆکیکاری مافی مرۆڤن لە سات و سەودادا لەگەڵ دەوڵەتانی پێشێلکاری مافی مرۆڤدان، لەگەڵ دیکتاتۆرەکاندا لە هەر شوێنێکی کە بەرژەوەندیەکانیان لە ئارادا بێت دەسازێن و چاوپۆشی لە پێشێلکاری مافی ئینسانەکان دەکەن و پاساوی نیسبەتی فەرهەنگی بۆ دەهێننەوە. لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا پێشێلکردنی مافی مرۆڤ گەیشتۆتە لووتکەی خۆی. هەزاران ئینسان لەسەر دەربڕینی بیر و باوەڕیان لە زیندان و سێبەری مەرگ بەسەر سەریاندا دەسوڕێتەوە. لە زیندانەکاندا بە بەردەوامی ئەشکەنجە هەیە و ڕۆژانە بە بەرچاوی خەڵکەوە سزای شلاق لێدان بەڕێوە دەچێت و ئەو تاوانە ئاشکرایە لە ژێر ناوی حەدی شەرعیدا بە یاسایی کراوە. کۆماری ئیسلامی بانترین ڕێژەی ئێدامکردنی لە ئاستی دنیادا بۆ خۆی دەستەبەر کردووە و ڕژیمێکە کە مناڵانی کەمتر لە 18 ساڵ لە سەدارە دەدات. هەڵاواردنی نەتەوەی و ڕەگەزی و مەسەبی لەم وڵاتەدا ڕسمیەتی یاسایی هەیە. لە کۆمەلگایەدا کە لانیکەمی مافی ئینسانەکانی بە پێی ڕەگەز دیاری دەکرێت و ژن و پیا و بەرابەر نین، لە کۆمەلگایەکدا کە ئینسانەکان بەهۆی بیر و باوەڕیانەوە دەکەونە زیندان، ئەشکەنجە دەکرێن و سزا دەدرێن، لە کۆمەلگایەکدا کە سزای ئێدام تێیدا بەڕێوە دەچێت، لە کۆمەلگایەکدا کە زیندانی سیاسی و ئەشکەنجەدانی هەیە، لە کۆمەلگایەکدا کە سزای ئێدامی تێدا پەیڕەو دەکرێت، لە کۆمەلگایەکدا کە پەنابەر دوور خراوە هەیە و زۆربەی وڵاتانیش دیواری بەرزیان بەڕوودا هەڵچنیون، ناتوانرێت باس لە دابین بوون و بەڕێوەچوونی مافی مرۆڤ بکرێت. مافە سەرەتایەکانی ئینسان تەنانەت هەر ئەو بەشەشی کە لە جارنامەی گردوونی مافی مرۆڤدا هاتووە ئامانجێکە کە هێشتا پێویستە لە پێناو دەستە بەکردەکنی خەبات بکرێت. یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێمانی هێشت. بەداخ و پەژارەیەکی گرانەوە شەوی هەینی 26 مانگی سەرماوەز دایە زەینەب قوباتپور دایکی دوو هاوڕێی گیانبەختکردووی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە بەناوەکانی هاوڕێیان ئەنوەر و تەوفیق خەلیلی بۆ هەمیشە لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. دایە زەینەب قوباتپور لە ساڵی 1314 هەتاوی لە گوندی گەنمان لە نزیک شاری سنا لە دایک بوو. دایە زەینەب لە بنەماڵەیەکی زەحمەتکێشدا لەدایک بوو و لە شۆڕشی گەلانی ئێراندا لە ساڵی 1357 هەتاوی هاوکات لەگەڵ ڕۆڵەکانی دژی ڕژیمی پاشایەتی چالاکانە بەشداری کرد. پاش شۆڕشی 57 پا بەپای مناڵەکانی لە خۆپیشاندانەکانی شاری سنا دژ بە کۆماری ئیسلامی بەشداری کرد. لە مانگرتنی یەک مانگەی ئوستانداری شاری سنە بەشدار بوو و لە شخڕی 24 ڕۆژەی ئەو شارە بەردەوام یارمەتیدەری سەنگەرەکانی پێشمەرگە بوو. 4 ڕۆڵەی ئەو دایکە خۆشەویستە بوونە پێشمەرگەی کۆمەڵە و
خۆشی وەک کەسێکی تەشکیلاتی ئەرکێکی زۆری لەسەر شانی لە ئەستۆ بوو. ئەم دایکە دڵسۆزە لە ماوەی 37 ڕۆژدا شاهدی گیانبەختکردنی دوو ڕۆڵەی بەناوەکانی ئەنوەر و تەوفیق بوو. دایە زەینەب هاوڕێ لەگەڵ هاوسەر و بنەماڵەکەی هەرگیز سەریان بۆ قاتڵانی جگەرگۆشەکانیاندا نەنواند و هەمیشە بە سەربەرزی ژیان. لەم ساڵانی ئاخریشدا چەندی جار سەردانی مقەڕەکانی کۆمەڵیان کرد لە هەرێمی کوردستان و زۆر بەورە و دڵسۆزیش بوو. بەداخەوە شەوی هەینی 26 مانگی سەرماوەست دڵە گەورەکەی دایە زەینەب بۆ هەمیشە لێدان دەکەوێت و لە تەمەنی 86 ساڵیدا ماڵاوی لە ژیان دەکات. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە کوڕ و کچ و بنەماڵە و ئازیزانی دایە زەینەب بنەماڵەی خەلیلی و قوباتپور و خەڵکی دڵسۆزی سنەی خۆراگر دەکەین و خۆمان بە بەشداری خەم و پەژاریان دەزانین. یادی ئەو دایکە ئازیزە و هەزاران دایک و باوکی جگەر سوتاو بەڵام سەربەرز و کۆڵنەدەری بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان دژ بە سەرکوتگەران بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە لە شاری مەهاباد بەداخێکی زۆر گرانەوە. پێشمەرگەیەکی دێرین و سیمای دڵسۆز و خۆشناوی خەڵکی مەهابات و دەوروبەر هاوڕێ کەریم ئاتەشبار ناسراو بە کەریم وەسوەکەند بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان بنەماڵە و هاوڕێیانی کرد. هاوڕێ کەریم لە لاوانی خوێن گەرم و تێکۆشەری مەهابات و بەشدار لە ڕاپەڕینی ساڵی 1350 دەست بە دەسەڵاتی پاشایەتی بوو. پاش داگیرکردنی شاری مەهاباد بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو و لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. لە سەردەمی پێشمەرگایەتیدا زۆر فیداکاری و دڵسۆزی لە خۆی نیشاندا و بەرپرسیارەتی دەستێک لە پێشمەرگەکانی کۆمەڵی لە ناوچەی مەهاباد پێسپێدرا و لە دەیان شەڕدا بەشداری کرد. هاوڕێ کەریم بەهۆی کێشەی ژیانی بنەماڵەی گەڕایەوە شوێنی کار و ژیانی، بەڵام هەرگیز سەری بۆ داگیرکەرانی دژ بە ئازادی دانەنوات. ئەو تایبەتمەندیە وای لێکرد کە لە نێو خەڵکدا بە کەریم کۆمەڵا بانگیان دەکرد. هاوڕێ کەریم لە نێو خەڵکداوە بە تایبەت تێکۆشەرانی سیاسی و بنەماڵەی گیانبەخت کردواندا زۆر ڕێزدار و خۆشەویست بوو. بەداخەوە لە ماوەی 2 هەفتەلەوە پێش بەهۆی ڕووداوی سەیارە و قورسبوونی برینیەکانەوە لە یەکێک لە خەستەخانەکانی شاری مەهاباد بەستەری کرا، بەڵام ڕۆژی پێنجشەمە 25 سەرماوەست بەهۆی ڕاوەستانی دڵ بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. ئێمەش بەم بوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی گەرمان پێشکەش بە بنەماڵە ئازیزان و خەڵکی تێکۆشەری شاری مەهاباد و ئاوایی وەسوەکان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی هاوڕێ کەریم ئاتەشبار ناسراو بە کەریم کۆمەڵە بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێهێشتین. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە دایە خەدیجە عەلی مورادی دایکی 3 هاوڕێی گیانبەخت کردووی ڕیزەکانی کۆمەڵا هاوڕێیان کەماڵ، جەماڵ و جەباری سەید مورادی
ڕۆژی سێشەممە 23 مانگی سەرماوەست لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. دایە خەدیجە کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شاری سنە بوو. دایە خەدیجە هەروەک هەموو دایکانی شۆڕش لەسەر ڕێبازی ڕۆڵە گیانبەختکردوەکانی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمەدا نەنواند و ئاواتی ڕوخانی کۆماری ئیسلامی و دنیایەکی ئازاد و بەرابەر بوو کە بەداخەوە مەرگ مەجای ئەوەی پێنەدا و دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان دەکەوێت و بەجێ هێشتی. ئەم دایکە ئازیزە لەسەر شانی خەڵکی دڵسۆزی شاری سنا بنەماڵە و ئازیزانی هەروەها بە خوێندنەوەی سرودی شۆڕشگێڕانە لەلایەن جەماوەری بەشدار بووی ئەو ڕێڕسمەند لە شاری سنا ئەسپەردەی خاکرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵە و ئازیزانی دایە خەدیجە و خەڵکی تێکۆشەری شاری سنە دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی دایە خەدیجەی دڵسۆز و جگەر سوتا و هەموو دایکان و باوکانی جگەر سوتاوی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان کە هەرگز سەریان بۆ قاتڵان و جەلادانی ڕۆڵەکانیاندا نەنواند بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرێن، تۆ بەهێزی نامری مردن ڕاستە خۆی لەیا، چون دنیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە، چون دنیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە، فەرمیداری شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرێن، تۆ چیایدەم دانەوەیدەم بیکردی چاوسانەوەی، بۆ مەلەزەی ڕاپەڕینی سەردەمی بوو ژانەوەی، فەرمیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرێن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرێن، تۆ بەهێزی نامری مردن ڕاستە کۆی لەیا، چون دنیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە، تۆ قوتابخانەی قوتابی بیری تازەی سەنگەری، هەوێن بۆ شۆڕشینێ مەشغەڵی داهێنەری، فەرمیداری شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرێن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرێن. یادی بەرد و بەڕێز بێت. بەداخ و پەژارێکی زۆر گرانەوە ئاگادار بووین کە بەڕێز سەروەت مەسهەر دایکی هاوڕێی گیانبەختکرد و وەحید وەحیدی و هاوسەری هاوڕێی گیانبەختکرد و دکتۆر دەروێش وەحیدی بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی سوئێد ماڵاوی لە ژیان کرد. بەڕێز سەروەت مەسهەر بە خۆڕاگریەکی جێگای پێزانینەوە مەرگی جگەرگۆشەکەی کە بەدەستی جنایەتکارانی ڕژیمی ئیسلامی ئەدام کراوە دواتریش گیان لە دەستانی دکتۆر دەروێش وەحیدی کە ساڵی 1367 بەهۆی نەخۆشیەوە ماڵاوی لە ژیان کرد تەحمل کرد. سەروەت مەسەر لە ڕیزی یەکەم کچەکانی سەقز بوو کە دوای 9 ساڵ خوێندن باوکی ڕووناکبیر و بەڕێزی شێخ نافێع مەسهەر ڕێگای پێدا بچێتە تاران بۆ فێرگەی پەرستاری.
ئەو کات تەمەنی کەمتر لە 16 ساڵ بوو. پاش هاوسەرگیری لەگەڵ دکتور دەروێژ وەحیدی بوون بە خاوەنی 3 منداڵ، وەحید، سپیدە و وەحیدە. پاش ڕوخانی ڕژیمی شاو بەهۆی پشتیوانیکردنی ئەوان لە بزوتنەوەی گەلی کورد ساڵی 1970 هەموو مڵاکەیان دوورخرانەوە بۆ شارێکی بچوو لە خوارەوەی ئێران کە نزیکەی 1400 کیلومتر لە سەقز دوور بوو. دواتر دکتور دەروێش چووە ڕێزی کۆمەڵەوە بوو بە یەکێک لە کەسە هەرە خۆشەویستەکان کە گیانی کەسانێکی زۆری لە مەرگ نەجاتدا. سەروەت خانم وەکو هەمیشە بەدڵە گەورەکەیەوە هەموو توانای خۆی خستە کار بۆ پێگەیاندنی مناڵەکان. ڕۆژی 23 گەلاوێژی 1362 واتە 14/8/1983 وەحیدەی کچی گەورەیان کە تەنها 16 ساڵ تەمەنی بوو بەدەستی خەڵخاڵی جەلاد ئێدام کرا. ساڵانێک دواتر دکتور دەروێژ کە تووشی نەخۆشی بوو ناچار هات بۆ سوێد. دادە سەروەتی هەمیشە فیداکار و خەمخۆر هەموو هەوڵێکیدا بۆ کۆمەک بە دکتور دەروێژ کە زۆر بەداخەوە 12 سەرماوەزی 1360 واتە ڕێک 37 ساڵ لەمەبەر لە ئستەکهۆڵ کۆچی دوایی کرد. دواتر سەروەت خانم سەربەرزانە بە دڵێکی پڕ لە ئەوین و خۆشەویستی و بەو پەڕی فیداکاریەوە دایک و هاوڕێ و خەمخۆری مناڵەکان و نەوەکانی بوو. ئێمەش بەم بوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو خوشک و براکانی دادە سەروەتی خۆشەویست دەکەین. یادی ئازیزی دادە سەروەت هەمیشە لە دڵماندا دەمێنێتەوە و زیندووە. یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێهێشتین. بەداخەوە ئاگادارکراینەوە لە ناوچەی بۆکانەوە کە دادەمەنیجەی فەتحوڵڵا زادە دایکی هاوڕێی گیانبەخت کردومان عوسمان لوتفی ڕۆژی 13/9/1400 هەتاوی چاوەکانی لێک ناو بۆ هەمیشە ماڵاوی لێکردین. دایەمەنیجە کەساتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵک و ناوچەکە بوو. دایەمەنیجەش هەروەک هەموو دایکان و باوکانی جگەر سوتاوی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان هەرگز سەری بۆ قاتڵان و جەلادانی ڕۆڵەکانیان دانەنواند. دایەمەنیجە ساڵانێکی دوور و درێژ بوو حەسرەتی لە دەستانی عوسمانی عازیز و پێشمەرگەی فداکاری کۆمەڵە کە لە شەڕی پڕ لە حماسەی ئاوایی پیریۆنس لە ناوچەی فەیزوڵڵابەگی سەقز گیانی بەخت کرد ئازاری دەدا و بەداخەوە هەر بەو کۆڵەبارە لە حەسرەتەوە کۆتایی بە ژیانی هات. ئێمەش بەم بوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی ئازیزیان و هاوبەشی هەموو پەژارەیانی. یادی ئازیزی دایەمەنیجە بەرز و بەڕێز بێت.
زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کە هاوڕێ جەمیل خوددا مراتپور پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامی حزبی کۆمونیستی ئێران لە وڵاتی هۆلەند بەهۆی نەخۆشی شێرپەنجە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەمیل خوددا مراتپور لە ساڵی 1337 لە شاری سنەی قارەمان لا بنەماڵێکی زەحمەتکێش چایی بە دنیا هەڵێنا. هەروەها دوو برای تری بەناوەکانی شەریف خوددا مراتپور، جەماڵ خوددا مراتپور لە ناوڕێزەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ شەریف ئەندامی تەشکیلاتی نهێنی تاران بوو کە لەگەڵ چەند هاوڕێی دیکەی دەست بەسەر کران و لەلایەن کۆماری سێدارەی جمهوری ئیسلامی ئێعدام کران. هاوڕێ جەماڵ لە تێکەڵچوونێک لەگەڵ خائینانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچەی کێڵانە سەر بە شاری سنا گیانی بەخت کرد. هاوڕێ جەمیل لەوەها بنەماڵەیەکدا چایی بە دنیا هەڵێنا و لەوەها شرایەتێکدا ئاشنا بوو بە سیاسەت، خوێندنی تا ڕادەیەکی دیپلۆم لە شاری سنا کۆتایی پێهێنا و لەگەڵ پۆلێک لە هاوڕێیانی لە سەردەمی شۆڕشدا لە شاری سنا دەستی کرد بە خەبات و چالاکی. پاش ماوەیەک ڕووی کردە شاری تاران و لەگەڵ ڕێکخراوی ڕاهی کاریگەر ئاشنا بوو و دەستی کرد بە چالاکی و هاوکاری ئەو ڕێکخراوە. پاش ماوەیەکی دیکە بەهۆی ئاڵۆزی و میلیتاریزەکردنی تاران ناچار بوو بکات بگەڕێتەوە بۆ کوردستان و هەر لە کوردستان بەردەوام بوو لە چالاکیەکانی. زۆری نەخایەن کە هاوڕێ جەمیل لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە ئاشنا بوو و لە ڕاهی کاریگەر جیابەوە و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە. هاوڕێ جەمیل بەهۆی توانایی و چالاکی فراوانیەوە بوو بە سیمایەکی خۆشنا و ساحبی نزەر و لە ئۆرگانە تەشکیلاتیەکاندا بەردەوام چالاکی خۆی بەڕێوەبرد. لە ساڵی 1993 بەرەو هۆلەند سەفەری کرد و لەوێ نیشتەجێ بوو و لە بواری تئۆری چالاکیەکانی خۆی بەڕێوەبرد. بەداخەوە ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سەری ڕێز و نوازش بۆ بنەماڵەی هاوڕێ جەمیل خوددا مرادی، هاوڕێ مەحموود خوددا مرادی دادەنوێنین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پەڕێبوار. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی ئێوەین بۆرچی ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوەگرن و ڕاو بۆ چوونەکانتان حتمەن باس بکەن. تا بێگەشتنەوەیەکی تر و هەفتەیەکی تری ئەم بەرنمەیە هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.